هۆکاری زۆربوونی دیاردەی گێچەڵپێکردن بۆچی دەگەڕێتەوە؟ بێگومان هەتا ژیانی مرۆڤایەتی هەبێت توندوتیژیش بەردەوامەوە بوونیە بێت گێچەڵی سێکسیش جۆرێکە لە جۆرەکانی توندوتیژی هۆکاری زیادبوونی ئەمەش ئەگەڕێنمە بۆی هۆشیاری تاکە سەبارەت بەم بابەتە گێچەڵی سێکسیش لە تەواوی دنیا بوونی هەیە بەڵام لە شەرق لە کۆمەڵگە داخراوەکانە زیاتر بوونی هەیە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هۆشیاری تاک و باسکردنی بابەتی گێچەڵی سێکسی لە کۆمەڵگە داخراوەکان تۆزێ زەحمەتر و عیبەیە زیاتر گەڕێمە بۆ هۆشیاری تاک چ نێربێ و چمەبێ ئەم جۆرە تاوانە زیاتر لەلایەن کام ڕێگەزەوە ئەنجامەدرێ؟ بەڵێ وەکو ئاماژەم پێکرد بەبێ جیاوازی لە هەموو دنیا ڕەگەزی نێر ڕۆبەڕوێ بێتەوە و ڕەگەزی مێش ڕۆبەڕووی ئەبێتەوە بەڵام وەکو وتم لە شەرقی خۆمانە زیاتر بکەرەکە نێرە وەمەیە ئەو کەسەش کە ئەو بکەرەش کە ئەم کردەوەی ئەنجامدات زیاتر خاوەنی دەسەڵاتە خاوەنی هێزێکە خاوەنی پاوەرێکی خۆیەتی و سەبارەت بە خوار خۆی ئەنجامی ئەدا گێچەڵپێکردن چ کاریگەریەکی دەرونی لەسەر کەسی قوربانی بەجێ دەهێڵێت؟ بەڵێ بێگومان کاتێک مرۆڤ ڕۆبەڕووی قەیرانێکە بێتەوە جۆرێک لە جۆرەکانی توندوتیژی ئەمە کاردانەوەیەکی سلبی ئەبێ لەسەر ڕەفتار و بیرکردنەوەی مرۆڤەکە جا لە مرۆڤێکە بۆ مرۆڤێکی تر وە لە کۆمەڵگەیەکە بۆ کۆمەڵگەیەکی تر جیاوازە بۆ نمونەی قسەکەم ئەگەر دوو مرۆڤ بێنین مرۆڤێکیان ڕۆبەڕووی توندوتیژی ببێتەوە ئەوەی تریشان هەمان توندوتیژی بێ بەڵام ئەمەی تریان بەپێی چارەسەربوونی کێشەکەی و تێپەڕبوونی کات تێ ئەپەڕێنێ بەڵام ئەوەی تریان کێشەکەشی چارەسەرە بێ و تێپەڕبوونی کاتیشی بەسەرا ئەڕۆ بەڵام پێویستی بەڕاوێژی دەرونی و ئەبێت شوێنی مختص معالەجی بکە. ئایا ئەو کەسانی گێچەڵ دەکەن جگە لە سزای یاسایی پێویستیان بە چارەسەرکردنی دەرونی هەیە؟ بێگومان 100% پێویستیان بەڕاوێژی دەرونیەوە زۆر کات ئەم کەسانە خۆیان قوربانی بوون لە ڕابردووە خۆیان بەشێک بوون لەو حەدەسە لەو ڕووداوە بۆ یەکو خۆیەکی لێ هاتوو دووبارەیەکەنەوە بەڵێ بێگومان 100% پێویستیان بەڕاوێژی دەرونی و جەرساتی دەرونی و زۆر کاتیش دکتۆری دەرونی پێویستەکە بیان بینێ.